ئەفەرمێ گوێم لە جیڕە و دەنگی قەڵەمەکە بوو نووسینی دەکرد. خوای گەورە ئەوەندە پێغەمبەری خوای خۆشویست صلی الله عليه وسلم گوێی لە قەڵەمی خوا بۆ کە نووسینی کردووە، دەنگی کاتێکە لە کاغەزێ لە شتێ دەنووسێ. خوا ئەوە بەرزی کردوتەوە، ئێمەش بە قسەی ناکەین، ئێمەش بێوەفاین بەرامبەری ئەو بۆ ئێمە گریا. خوای گەورە میهرەبان خۆشەویستەکانی خۆی لە پێغەمبەران و لە پیاوچاکان سەلام و ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ نایەن هێڵێتەوە لە ناو خەم و خەفەت و ئازارا بن. دوای ناخۆشی خۆشی دێ، دوای ناڕەحەتی فەریحیە ئینشاءالله. خوای گەورە خۆشەویستانی خۆی بە خەم و خەفەت و ئازارەوە ناهێڵێتەوە. کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو ئازاری توش بوو، بەڕاستی لەسکی دایکی بوو، باوکی مرد، لە تەمەنی 6 ساڵیە دایکی لەدەستدا، باپیرەی مرد، مامەی مرد، ئەبوو تالیب خێزانی مرد، ناوسکی وشتر و حیوانیان کرد بەسەریدا. ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتی و سوکایەتی و جوێندانە بێگومان خوای گەورە دڵی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەداتەوە، دڵنەوایی دەکات. خوای گەورە نایەڵێ ئەم خەم و خەفەت و ئازار هەر بەردەوام بێ. بۆیە خوای گەورە بە ئیسرا و میعراج دڵنەوایی خۆشەویستی خوای کردەوە صلی الله عليه وسلم بۆی خەم و خەفەتی بڕوا. و خوای گەورە بە ئیسرا و میعراج پەیامێکی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە بەهەشت و جەهەنەمی بینی، هەموو شتەکانی بینی، فەرمووی ئەمە ڕێز و حرمەتی ئێمەیە بۆ تۆ. بۆیە پەیامێکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئەهلی زەوی بێدینەکانی سەرزەوی ڕقیان لە تۆ بێ و سوکایەتیت پێ بکەن، پەیامەکەی تۆ ڕەفزکەن و قبوڵی نەکەن، ئەوە دڵنیا بە ئەهلی ئاسمان ئەڵڵا ئەمجا ئەو مەلایکە بەڕێزانی کە لە ئاسمانەکانن ئەوان تۆیان قبوڵە و ڕێزت لێ دەگرن. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم خوا بە جۆرێک ڕێزی لێگرت گەیان دێ جێگایەک هیچ مەلایکێ پێی نەگەیشتوە تا ئێستا، هیچ پێغەمبەرێکیش پێی نەگەیشتوە سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە بەرزی کردەوە بۆ سەروی خۆر و مانگ و ئەستێرەکان و هەسارەکان. بۆیە ئەوە گرنگە لای خوا بەرز بی، لای خوا بڵند بی. خەڵکیت پێڵێ لەسەر زەویە با بیڵێ، بینی خۆت و خوا بە ئاوەدان بێ، بینی خۆت و خەڵکیش وێران بێ، هیچ کێشەیەکت نەبێ. کەواتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بزانە خوا چەندێ تۆی بەرز کردەوە، با خەڵکی سەر زەوی ڕقی لێت بێ، تۆ لای خوا زۆر بەرز و بڵندی، تۆ زۆر گەورەی. کەواتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێ والله گەشتمە جێگایەک و مستەوایەک لە ئاسمانی حەوتەم و دوای ئەوە، والله گەشتمە جێگایەک قەڵەمی خوا هەیە، قەڵەم گەورەترین یعنی خوای گەورە یەکەم مەخلوقێکە دروستی کردووە پێش عەرش و ئەرز و ئاسمان هەموو شتێک، ئەو قەڵەمەیە کە هەموو قەزا و قەدەری نووسیوە. ئەفەرمێ قەڵەمی خوای گەورەم بینی، گەشتمە شوێنێک گوێم لێ بوو قەڵەمەکەی خوای گەورە نووسینی دەکرد، بەڵام خوا دەزانێت چۆن نووسین دەکات. خوای گەورە دەفەرمێ بنووسە، دەنووسێ. ئەفەرمێ گوێم لە جیڕە و دەنگی قەڵەمەکە بوو نووسینی دەکرد. خوای گەورە ئەوەندە پێغەمبەری خوای خۆشویست صلی الله عليه وسلم گوێی لە قەڵەمی خوا بۆ کە نووسینی کردووە، دەنگی کاتێکە لە کاغەزێ لە شتێ دەنووسێ. خوا ئەوە بەرزی کردوتەوە، ئێمەش بە قسەی ناکەین، ئێمەش بێوەفاین بەرامبەری ئەو بۆ ئێمە گریا. بەڵام کوا ئافرەتەکانی ئێمە لە بازاڕەکان و لە شوێنەکانە فەرمانی ئەو جێبەجێ دەکەن. خۆداپۆشین و حیجاب و باڵاپۆشی فەرمانی خوایە، ئەوە شتێک نییە بڵێ وەڵام من نەگەشتمەتە قەناعەت، ئەمە پەیوەندی بە قەناعەتەوە نییە، ئەمە فەرمانی خوایە. ئەبێ خۆت داپۆشی، بە دەستی تۆ نییە وەڵا با بگەمە قەناعەت، قەناعەتی تۆ لای خوا نایخوات. خوا ئەوەندە پێغەمبەری خوای بەرز کردوتە صلی الله عليه وسلم، ئێمەش دڵمان بەبێ دینەکان خۆشە، بە یاریزانەکان خۆشە، بەوانە هەڵە دەین،